سڵاتان لێ بڕێزان، من وسامە ئەحمەدم. ئەمڕۆ باس لە کتێبێکی زۆر نایاب دەکەین. ئەویش بریتیە لە کتێبی تۆهەیت لە نووسینی ڕێژنە هاوڕێ. ئەم کتێبە کتێبێکی شێعریە، نووسەرەکەی بریتیە لە ڕێژنە هاوڕێ کە نووسەرێکی گەنجە. ئەمە یەکەم بەرهەمێتی کە بڵاوی دەکاتەوە. سەرتا بەر لەوەی باس لە کتێبەکە بکەم بە ڕێژنە هاوڕێتان لە دیدی خۆمەوە پێ بناسێنم. طبعاً پێم وابێ 2017 بوو کە ڕێژنە هاوڕێم ناسی، ئەوش لە خەڵاتەکان ڕوانگە. هەردووکمان بەشداریمان کردبوو لە پێشبڕکێی خەڵاتەکان ڕوانگە بۆ باشترین کورتە چیرۆک. هەر لەوێ دیار بوو کە خات و ڕێژنە بەهرەیەکی زۆری پێیە و کەسێکی زۆر سەرکەوتووە لە بواری ئەدەبی کە خەڵاتی یەکەمی بەدەست هێنا لە باشترین کورتە چیرۆک. منیش لەوێ خەڵاتی دووەمینم بەدەست هێنا. طبعاً ئەو کات پێم وابێ خات و ڕێژنە تەمەنی 17 بۆ 18 ساڵێک دەبوو، واتە هەر بەو تەمەنەوە بەدەرکەوت کە بەهرەیەکی باش تێدایە. بۆشە چاوەڕوانی شتی مەزن لە دەکرد. ئەوە بوو ئەم ساڵ ڕایگەیان کە کتێبی یەکەمی خۆی بڵاو دەکاتەوە لەژێر هەمان ناو کە کورتە چیرۆکەی پێ بڵاو کرابووە. ئەوە بوو سەرەتا کە ناوەکەی ڕاگەیان بن. پێم وابوو کە کورتە چیرۆکەی پەرە پێداوە کردوویەتی بە کتێبێک و ڕۆمانێک، بەڵام دواتر ڕایگەیان کە نەخێر کتێبەکە کتێبێکی شێعریە، واتە بابەتەکە هەمان ئەو کورتە چیرۆکە نیە کە باسی لێوە دەکرد. هەرچەند ڕووداوەکانی نا ئەو شێعرانە تا ئاستێک لەو چیرۆکەوە گیراون و هەڵقوڵاوی کارکتەرەکانی نا ئەو چیرۆکەن. کە ئەمەم بیست کە کتێبەکە کتێبێکی شێعریە، دووبارە شتێکی سەرسامکەر بوو لەبارەی ڕێژنە هاوڕێ کە بتوانێت بەرهەمی شێعری بنووسێت و چاوەڕێ بووم کە بزانم ئاخۆ لە بەرهەمە شێعریەکانیش بە هەمان شێوە سەرکەوتووە یاخودنا. بەدڵنیایەوە دەڵێم کە ڕێژنە هاوڕێ نەک تەنها لە کورتە چیرۆک بەڵکو لە شێعریش خۆش سلمان کە بەهرەیەکی زۆری تێدایە و کتێبەکە کتێبێکی زۆر نایابە. باستە باس لە چەند خاڵێک بکەم لەبارەی ئەو کتێبەکەوە دەکەن ئەو کتێبە کتێبێکی سەرکەوتوو بێت، یاخود لەوانەیە هەندێک خاڵیش تێدا بێت کە خاڵی لاواز بن لەبارەی ئەو کتێبە. طبعاً من خۆم کەم کتێبی شێعری کوردی دەخوێنمەوە، بەڵام لەو کتێبە خاڵێکم بەدی کرد کە زۆر جار لە کتێبی ئینگلیزیەکانیش کەم دەبینرێت. لە کتێبە ئینگلیزیە شێعریەکان زۆر جار ئەو خاڵە بەدی ناکرێت. ئەوە بۆ ڕێژنە هاوڕێ لەم کتێبە ئەنجامی دابوو، ئەویش بوونی مێتافۆر یاخود بوونی دەستەواژە و وشەی تایبەت و نایاب بوو کە ئاماژەی بەشتی تر دەدا. لە شێعرێک چەندان وشەی تێدا بوو کە ئەو شانە لە ئەسڵدا مانایە گەدەن، بەڵام وەکو مێتافۆرێک بەکارهاتوون، وەکو مانایە شتری شاراوە بەکارهاتوون بۆ مەبەستێکی تر. یعنی ئەمە زۆر بەدی دەکرات لە شێعرەکان. ئەمەش جوانێکی زۆری بە کتێبەکە و بە شێعرەکەدا بوو کە تۆ بە مەبەستێک دەتخوێندەوە یاخود تۆ شتێکت خەیاڵ دەکرد، بەڵام لە ئەسڵدا بابەتەکە بابەتێشتر بوو. وەتا ئەگەر لێکۆڵنەوەت لێکردبا و قوڵتر چووبایە ناو شێعرەکە، هەستت پێدەکرد کە مەبەستی ئەو وشانە و مەبەستی ئەو ڕستانە یاخود مەبەستی شێعرەکە بەگشتی مەبەستێکی جیاوازە لەوەی کە لە سەرفس و لە ڕووکەشەکەی دیارە. یعنی وەک گوتم ئەم خاڵیان زۆر بەڕای من سەرنجڕاکێشە کە لە کتێبێکی شێعری بە تایبەت بەدی بکرێت. زۆر جار ئێمە لە ڕۆمانەکان جاروبارە دەبینی کە لە شوێنێک باس لە بابەتێک دەکرێت کە بە مەبەستی پیشاندانی بابەتێشترە مێتافۆرێک بەکاردەهێنرێت، بەڵام کەمە لە ڕۆمانەکان کەمە و ئەگەرش بەکار بهێنرێت پێم وابێت تەکنیکێکی وای نایە، بەڵام تۆ لە شێعر بەکاری بێنی تەکنیکێکی زۆری دەوێت لە هەمان کاتدا بە شێوازێکی ئاوە زۆریش بەکاری بێنی. بەڕاستی شتێکی گوێرانەیە و شتێکی جوانە. خاڵیشتر کە لەبارەی شێعرەکان زۆر بەدڵم بوو، ئەویش قوڵی و ماناداری شێعرەکان بوو. یعنی وەک گوتم ڕاستە هەمویان مانایەکی نهێنی شاراوەیان هەبوو، بەڵام ئەو مانا نهێنیە و شاراوەیە مانایەکی زۆر قوڵ بوو، باسی لە مەبەستێکی زۆر گرنگ دەکرد. یعنی ئەو حاڵەتانێک کە باسی دەکرد لە هەر شێعرێک یاخود لە هەر کۆپلەیەک کە باسی لەوە دەکرا، ئەو بابەتەی کە ئەو دەیوروژاند بابەتێک بوو کە جدی و بابەتێکی ڕژ بوو، یعنی بابەتێک بوو کە پێویستی بە باس لێوەکردن بوو. ئەوە بوو لێرە باسی لێوە دەکرد و زۆر بە قوڵی دەچوە ناو بابەتەکە و بابەتەکەی لێک دەدایەوە لە ڕێی شێعرەوە. ئەمەشان دووبارە شتێکی زۆر گوێرانەیە لەبارەی ئەو کتێبەکە لە ڕێی شێعر بابەتێکی وا بوروژێنیت لە هەمان کادا زۆر بە جوانی بیگەێنیت. خاڵێک کە لەبارەی کتێبەکە بەگشتی زۆر بەدڵمە، ئەویش پەیامی سەرەکی زۆربەی شێعرەکانە کە زۆربەی شێعرەکان هەست دەکەی هەستێکی هیوابەخشی تێدایە. یعنی ئێمە زۆر جار کتێبەکان دەخوێنینەوە کە کتێبێکە بۆ نمونە کتێبێکی بێهیواکەرە یاخود کتێبێکە کە ڕووخێنەرە. زۆر جار دەبین بە تایبەتی لە هەندێک لە ڕۆمانە کوردیەکان کە من خۆم زۆر پێیان سەرسام نیم، بەڵام خەڵکانێک باسی دەکەن کە ئەو ڕۆمانەیان خوێندۆتەوە
بێهیوا بوون یاخود لەوانێت زۆر جار خۆشم هەندێک ڕۆمان و خوێندۆتەوە هەرچەندە لە ئینگلیزیدا ئەو ڕۆمانانە کەمترن بەڵام هەیە هەندێک لە ڕۆمانەکان مرۆڤ بێهیوا دەکەن لە کتێبە شعریەکانیش بە هەمان شێوە زۆر جار شعر هەیە کە مرۆڤ زیاتر بەرەو بێهیوایی دەبات بەڵام ئەو کتێبە بەگشتی هەست دەکرد کە تیایدا باس لە بەهیوابوون دەکات باس لە پەرەپەیدانی خود دەکات باس لە بەرەو پێشچوون دەکات ینی هەست ناکرد کە تۆنێکی ساردی هەبێت زیاتر تۆنێکی هاندەرانە و بەرەو پێشخەرانە بوو لەبارەی نووسین و داڕشتنی ئەم کتێبە هەستم کرد بابەتێک هەیە کە زیاتر لە ڕۆمان بەکاردێت بەڵام لەو کتێبەش بەکار هاتبوو وەکو شعر وە زۆر بە جوانش گەێنرا بوو ئەویش بەکارهێنانی کەسە لە ڕۆمان دەبینی کە ڕۆمانەکان بە سێ شێواز دەنووسرێن یەکێکیان لە ڕێی کەسی یەکەمەوە دەنووسرێت یەکێکیان لە ڕێی کەسی دومەوە ئەوەیترشیان لە ڕێی کەسی سێمەوە کە نادیارە ئەم کتێبەیان هەستن دەکرد کە لە ڕێی کەسی یەکەمەوە نووسراوە واتە ئەو کەسە باسی خودی خۆی دەکات ئەمەیان زۆر جوان بوواتە سینگل پرسن بوو باسی لە دەور و بەر ناکرد باسی لەگەڵ ناخی خۆی دەکرد یعنی هەست دەکرد کتێبەکە گفتوگۆیەکە خوێنەر لەگەڵ خۆی دەکات ینی کە تۆ دەیخوێنیتەوە هەست دەکەیت ئەوە گفتوگۆیەکە خۆت لەگەڵ خۆت دەکەیت باس لە کێشە و گرفتەکانی ناخی خۆت دەکەیت و لە هەمان کاتدا هیوایەک بە ناخی خۆت دەبەخشی لەڕێی ئەم کتێبەوە ئەمەیان دووبارە شتێکی جوان بوو کە دەتوانم بڵێم هەم ئلیمنتێکی ناو نۆڤڵ کە زیاتر لە نۆڤڵ بەکاردێت ڕاستە لە شعریش پێم وایە بەکاردێت بەڵام لە نۆڤڵ ئەو ئلیمنتە زیاتر گرنگی پێ دەدرێت بێنی بۆ ناو شعر و ئاوە بە جوانی بیگەێنی دووبارە خاڵێکی بەهێزی ئەم کتێبە بوو دوای خاڵ کە دەتوانم بڵێم ڕاستە خاڵێکی لاواز نییە بەڵکو بە پێچوانەوەوانێ هەندێک حاڵەت خاڵێکی بەهێز بێت بەڵام دەبێت هۆی خاڵێک کە ڕیستریکشن بە کتێبەکە دەدات پێم وایە ئەو کتێبە بۆ تەمەنی خوار حەڤدە و هەژدە ساڵی زەحمەتە لێ تێبگەن ینی وە گوتم پەیامی شاراوەی زۆرە کتێبێک نییە کە تەمەنی گچکە بتوانێت بە ئاسانی لێ تێبگات و لە پەیام وەبەستەکانی بگات یعنی هەست دەکەم ئەوانە ئەو کتێبە دەخوێنەوە ئەگەر سەروی 20 ساڵی بن زۆر زیاتر چێژی لێ دەبینن و زۆر زیاتر سوودی لێ دەبین و لە ماناکەی تێدەگەن ئەمە ئەنوە گوتم ڕاستە خاڵێکی لاواز نییە لەما کاتیشدا لەوانەیە هەش بێت کە خوار هەژدە ساڵیش بیخوێنێتەوە چێژی لێ بینێت و لێی تێبگات بەڵام بەگشتی پێم وایە ئەو کتێبە زیاتر بۆ ئەدەڵتەکانە زیاتر بۆ ئەوانەیە کە سەروی هەژدە ساڵی یاخود 20 ساڵین و ئەوان زیاتر لێی تێدەگەن ئەگەر ڕێتینگێک بۆ کتێبە بدەم 4 یاخود 4.5 پێ دەدەم لە 5 لەبەرەوەی ئەم کتێبە بەجددی کتێبێکی کاریگەر و شایەنە ئەو هەندەش کە پێم نەداوە لەوانێ هەندێک لە شعرەکان ئەو کاریگەریان بەسەر منەوە نەبوو بێت یاخود لەوانێ هەندێک لە شعرەکان ئەوە بەهێز نەبوون بەلای منەوە بەڵام بەگشتی کتێبێکی زۆر نایابە ئێستاش ئەم کتێبە پێم وا بێت لە هەولێر و لە سلێمانی بەردەستە دەتوانن ئێوە بچن داوا بکەن و لە هەمان کاتیشدا دەتوانن خودی ڕێژنە هاوڕێک کە لە ئینستاگرام پیجی هەیە لەوێ بپرسن و لە ئەکاونتەکەش سەیری بکەن کە لە شوێنێک بەردەستە بتوان کتێبەکە دەست بخەن و بە هیوای ئەوەی سوود لێ بینن.